بارەگای سەرەکی لیستی هاوپەیمانی دیموکراسی و دادپەروەریە لە هەولێر کە دکتۆر بەرهەم ئەحمەد ساڵح جێگیری دووەمی سکرتێری پێشوو یەکێتی نیشتیمانی کوردستان سەرۆکایەتی دەکات. هەر لەم بارەگایە لیستی هاوپەیمانی دیموکراسی و دادپەروەری هەموو پلانەکاندا دەڕێژێتن کە چوون دەنگی خۆیان زیاد بکەن و لە دەنگی یەکێتیش بگۆشن. هەرچەنە چاوەڕێکرێت کە زۆرینەی دەنگەکانی ئەم هاوپەیمانیە تازەیە لە سلێمانی بێت، بەڵام چاویشان لە هەولێرەوە بۆ ئەوەش ژمارەیە کەسیان لێرە کاندید کردووە. یەکێک لەوانە عەلی کەریم ژمارە 2 لە لیستی هاوپەیمانی دیموکراسی و دادپەروەری لە هەولێر کاندیدا بۆ ئەوەی شەر بۆ لیستەکەی بەرهەم ساڵح بکات. کاک عەلی ئەم کاتت باش. ئەم کاتت باش، زۆر سپاس. چاوەڕێی چی دەکەن و خۆتان بۆچی ئامادە کردووە؟ بە دڵنیاییەوە چاوەڕێی بردنەوەیەکی مێژوویی دەکەین، چاوەڕێی ئەوە دەکەین بکەرێکی سەرەکی ئاراستەکردنی ڕووداوەکان بین، دەسەڵات لە هەلێمی کوردستان بگرینە دەست و بە مانای وشە دەسەڵاتێکی دادپەروەر و دیموکراسی دروستکەین. چ جێوازیدان هەیە لە بینی ئێوە و حزبەکانی ترکە پێڵێن حزبە تەقلیدیەکان؟ 4 جیاوازی بنەڕەتیمان هەیە. یەکەم ئێمە هاوپەیمانێتین، حزب نین، کۆکەرەوەی هەموو وزە نیشتیمانی و کەسایەتی و سەرکردە جۆریەکانی کۆمەڵگەی کوردستانین. جیاوازین بەوەی کە سەرکردەیەکی معتەبیری ناوخۆیی و عێراقی و جیهانیمان هەیە. جیاوازین خاوەن پەیوەندێکی فراوانی ناوخۆیی و عێراقی و عالەمین کە اعتیبارێکی زۆری عالەمیمان هەیە. جیاوازین بەوەی کە کەسایەتی نوێ، دموچاوی نوێ، سەرکردەی نوێ دێنینە پێشەوە بە ڕوئیایەکی استراتیژی نوێ کە پرۆگرامێکی استراتیژی نوێ دەمانە بینە پێشەوە. فەرموو کاک عەلی پێکەوە دەچینە ناو خەڵک لەبەر محکەمەی خەڵک. فەرموون لە خزمەتدا. فەرموون. ڕێگریەک لە پارتی لە هەولێر بۆەوە هەبووە لە کارەکانی ئەوەدا کاک عەلی بۆ هەڵبژاردن بۆ پرۆسی هەڵبژاردن. بڵێ تا ئێستا هیچ ڕێگریەکی ڕوون و ئاشکرا یعنی بە شێوەی تهدیدی مباشر یان با بڵێن مەناکردن لەکردنەوەی بارەگا یان ڕاگررتنی کاروبارەکانمان نییە. کاک عەلی قسەش دەکەی سەرۆکی لیستی گۆڕان لە هەولێرە لە ئێمە خۆمان بە منافسی ئەو حیزبە تازانە نازانین، ئێمە منافسی پارتی و یەکێتیەکەین. ئێوە چێڵەن لەم بارەیەوە؟ ئێمەش بە پلەی یەکەم خۆمان بە منافسی ئۆپۆزیسیۆنەکان نازانی، خۆمان بە منافسی دەسەڵات دەزانین. ئەوە منطقێکی ڕاستە بوو ئێمەش کە ئێمە بەڕاستی چێ لە دەسەڵات تۆ ملمانە لەگەڵ ئەو دەکەین. کاک عەلی ئەوە ئێستا چینە ناو خەڵک. ئەوە تەیراوە لە هەولێر. ئەزانم قوربانە. شتێکە لە گەڕەکوونەکانی هەولێر. سلام عەلەیکم. تێراوەش یاوی زۆر هات چۆم کردووە لەی نەژیاومە زۆر هات چۆم کردووە و دەیناسر شارەزا شوێنەکە. ئەم پیاوە دەناسن؟ سلام عەلەیکم قوربان. من دکتۆر عەلی کەریمم، کاندیدی دکتۆر بەرهەمم. ئەمە دەمانێت چالاک بیت، جموجۆلی هەبێت، شەڕیش لەسەر پەڕۆک و لیستی خۆی نەکە، شەڕ لەسەر کوردستان بکە، زیاتر کوردستانی بیتن نەک حزبی بیتن. خەڵکیوان دەوێتن. ئەوڕۆ نوێی ئەنگۆ مەسەلەن ئەوڕۆ هاتوونە لیستان دروست کردیە نوێنە. هیوادارم بتوانن دژایەتی هیچ حزبەک نەکەن، بتوانن لەگەڵ لیستەکەی خۆتان خزمەتی کوردستان بکەن، نەک لۆ دژایەتی حزبەکانی دروست بن و شتیوالە. نیابە هەروە دەکەین. هاتوین فعلەن بەشدارێکی حەقیقی بین لە پاراستنی مافەکانی خەڵکی کوردستان لەگەڵ هەموو ئەوانەی تر، لەگەڵ هەموو چاکە خوازان و دڵسۆزانی کوردستان لە بەغدا. کاک عەلی ئەم دۆخە بە کێ چاکرێت؟ ئەم دۆخە بە سەرکردەی نوێ، بە پرۆژەی نوێ، بە عەقڵی نوێ، بە هێزی نوێ و بە یەکگرتووی هەموومان. پێتان وایە حیزبەکەی دکتۆر بەرهەمە توانن چی بکەن بۆ کورد؟ خۆی پێ ناکرێت. بۆچی چیان پێ ناکرێت؟ هیچ پرۆژیان چییە؟ پرۆژی جنابتان چییە؟ ئێمە تاقی کراوینێتەوە عەفوەت. دکتۆر بەرهەممان هەیە 2 ساڵ لە حکوومەت بوو، ئەو دەستکەوتانی لە خزمەتکردنی هەژاران هەیە هیچ حکوومەتێکەکەنیەتی. لە سەردەمی ئەودا سلفەی عەقار هەبووە، سلفەی زەواج هەبووە، خزمەتی هەژاران هەبووە. دکتۆر بەرهەم ڕەمزێکی زۆر جوانی حکومڕانێتی بووە. من بە بەڵگەوە پێ دەڵێم برادرم هەبووە لە بانقی هەرێمی کوردستان. ئەڵێ کاتێک کە دکتۆر بەرهەم بووە بە سەرۆکی حکوومەت، ئەڵێ پارە لە ناو بانقی هەرێمی کوردستانە لە سەقفی داوە. ئەڵێ بە عەلاگە دەرمانمان ڕژ لەوەی پارەکە نەخورێت. ئەڵێ دکتۆر بەرهەمان لە خیلالی 24 ساعتە زیاتر نە. حەزەکە دەدومە لە شخصەکە بە بەڵگۆ بە شاهد من ئەڵێم بە بەڵگۆ کاکە تۆ ناو کاک عەلی نییە، منی شخصەکە بە بەڵگە پێ دەڵێم. ئەڵێ عەفو کاک سەنگەر، ئەڵێ پارەکە لە سەقفی داوە لە ماوەی 24 ساعتە
یعنی پارەکەی نیوە کرد کەس نەزانێت چی دەکرد دای بەکێ چی لێ هات دکتۆر بەرهەم یەکەم سەرۆکی حکوومەت بوو میزانی بردوتە پەرلەمانتە هەموو خەڵک ئاگای لێ بێ دکتۆر بەرهەم بۆ هەموو خەڵک چۆن ئەمڕۆ چاویکەم ناوێچێتیە کە دەڵێن دکتۆر بەرهەم تەقەی کردێ لە بۆ یەکێتی تەقەی کردێ لە بۆ کوردستانە ئارەقەی ڕێشتی لە بۆ کوردستانە تەواو شارەکەت سپاس بۆچی چاوەڕوانێک کرد لە دکتۆر بەرهەم بۆ سپاسان دەکەم کادری ئەو حیزبەش ئاراستەکان دەکا بە چاوەڕوانی چی لێ بکەین لەکوێ ئەشتیوانی عفوکە یەک منتیقەی یەک خانوە کاکە گیان سەیدەرەکە لەولا یەک خانووی دکتۆر بەرهەم دکتۆر بەرهەم بە هەموو مانایە لە سەرۆکایەتی حکوومەت لە سەرۆکایەتی حکوومەتی هەرێم لە سلێمانی و لە هەولێر سەرکەوتووترین سەرۆک حکوومەت بووە ئێوە دەبیستین هەشتێوانیە لە دکتۆر بەرهەم گەڕین کە 2 ساڵە چەشتی جوانی بەس من ئێستا تازە دێم من تەحملی مەسئولیەتی غەڵەتی باوکی خۆشم ناکەم پێتان وایە لیستەکەی کاگالی کە دکتۆر بەرهەم سەرۆکایەتیەکە توانێت چی بکا بۆ کورد وڵی کردووە دکتۆر بەرهەم شتی کردووە لە بۆ ملت بەڕاستی ینی شتی زۆر باشی کردووە وەکو سلفەی عقارات و زەواجات و ئەوانە کاگالی کاندیدا لە لیستەکەی دکتۆر بەرهەم پێت وایە لیستەکەی لا حزبەکەی خۆیان کە دەست سەر حکوومەت هاکە لەوێ دەوڵاتی بەجێش بە ڕۆژ خۆت معسوومیاندا کاندیدا بۆ پەرلەمانی عێراق تۆ چی داواتکاری هەیە ئەمانە بچنە عێراق چی بکەن بۆ کورد ئەی باشە ئەی بکەن چی باشە دیفاع لە ماشی کورد بکەن میزانی باشدانێن ئەی باشە ئەی بکەن بەڕاستی وەرنە پێشەوە چاوی نوێ سەرکردەی نوێ عەقڵی نوێ ئیرادەی نوێ بێنە پێشەوە وەرن واز لە کەسایەتی تەقلیدیەکان بێنن ئەو سەرکردانی شکستیان خوارد لەوەی حکومڕانێتێکی باش دروستکەن دەتوانی بگەڕێ وێرکوانە جارشکەوە بێ قسەی و خەرچ بکەیت گرنگ نییە بێمە ئێرەیان نا گرنگە لەناو پەرلەمان شەڕێکی گەورە بۆ تۆ بکەم دەنامە کوڕهژارم وەکو ئێوە لەسەر لەپی دەستی خۆم تێگەیشتم منەتی هیچ حیزب و کەسێک شم نییە پشتیوانی کردم لە ژیانمدا هەزاری وەکو دکتۆر بەرهەم هەزاری وەکو ئەوە هەرچی دەڵێ وانە ینی قسەکانی هەمووی ئەو وەختەیە کە انتخاب دەکرێت 2 ساڵ دکتۆر بەرهەم لە حکومڕانێتی بوو ئەو هەنگاوانی ناوێتی شانازیە بۆ هەموو کرد و حکومەتی هەرێم پێمان بڵێن کردومانیان نا سلفەی عقارمان کردووە سلفەی زەواجمان کردووە ئاوەداکردنەوەی گوردەکانمان کردووە زیادکردنی معاشمان کردووە قوربان سلفەی زەواج وەرگرتووە سلفەی زەواج وەرگرتووە سلفەی عقارت وەرگرتووە دکتۆر بەرهەم و لیستەکەی ئێمە کە دادپەروەری و دیموکراسیا بڕوا بکەن حکومڕانی تێک دروست دەکا هەمووتان هەست بە شکۆ مافەکانی خۆتان بکەن لە کوردستان جوانترین نمونەی حکومڕانی دکتۆر بەرهەم و لیستەکەی ئێمە کە دادپەروەری و دیموکراسیا باشترین عقلی نوێ ئیرادەی نوێ بێنە پێشەوە ئەمە کاندیدا بوو پەرلەمانی عێراق بچتە پەرلەمانی عێراق ئەبێت چی بکاتن بۆ کورد لەوێ وڵۆ لەوانی هەروە چاوان کێ پێ بکرێت چۆن هەندێک لە دوو بوون بودجە ببڕێ هەندێک لە دوو بوون خاک بفرۆشترێ هەندێک لە دوو بوون معاشی خەڵک ببڕێ هەروە چوانی پێ دەکرێت چی دەکە لە بەغدایە هیچی پێ ناکرێت زەحمەتە هیچیان پێ بکرێت بە سەرکردایەتی دکتۆر بەرهەم دەمانەوێت کوردستانێکی نوێ دروستکەین مافەکانتان لە بەغدا پارێزراو بێ ئێمە خاوەن اعتیبارین لە عێراق و لە دنیادا هەر ئەبادینەی گۆ دکتۆر بەرهەم داوای لێکردم کە ئەو پرۆپاگەندەیە بە هیچ شێوەیەک دکتۆر بەرهەم هەر دوور نووسێک پەیوەندی بەوەنیە ڤیدیۆیی هەیە و بڵاو کراوە دکتۆر بەرهەم یەکێتی ئەوە وەفا و هیچ شتێکی لە مازایەوە لە یەکێتی لە مازایەوە وەفا لەو کوردە دەبێت وەفا لەو کەس نابێت وەفا لەو خەڵکە دەبێت وەفای نابێت ئێوە پێتان وایە لیستەکەی دکتۆر بەرهەم یا کاگعالی وەکو کاندیدێک دەبێت چی بکات بۆ پەرلەمانی عێراق بێچی خۆی شتەکە دیارە بێچی بکات چی بکە بۆ نیشتیمانی ملەتی خۆیش بکات هەرەوە نیە ڕۆفی خەڵکی تەوەقعکەن ئەم تەوەقعاتان لێە ئەم پێشبینیە دەکەن ئەو چاوەڕوانێتان لە ڕاستی ئێمە تەوەقع ناکەین نازانین بەس لە سەوان دەمێنێتەوە
کەس دەکەن لەوێ تۆ دکتۆر بەرهەم ناناسی ئەو چاوەڕوانێ لە دکتۆر بەرهەمەکەی کە بتوانێت ئەو داواکاریانی تۆ احتیمال هەیە احتیمال هەیە احتیمال شکیتیایە تۆڵی چی کۆپی دەچم بۆ بەغدا بەوەی سنگرێکی حەقیقی قایم دروستکەم بۆ بەرگریکردن لە مافەکانی ئێوە دەتوانێەوە بکە وڵی ئەمەش بە هیواین ئەوەی بکەیت کە ئەوەی لە دەمت هات دەرێ هیوادارین هەمووتان بەیەک لیست بچن بەشدار بن بۆ ئەوەی سەنجی کورد دیار بیتن لە تەیرەوە بووین گەلێک خەڵک لە کاک عەلی کۆبەوە کاک سنگەر وتیان ئەگەر دکتۆر بەرهەم ئیشێکی باش کردبا لەبێت لە ناو حزبەکەی کردبایە بەڵام کاک عەلی پێوت کاکە لە ناو حزبەکەی ڕێگەی پێ نەدا بە دڵنیایەوە ڕێگەی پێ نەدا تۆ بێ ئەڵێ چی ڕێت چییە؟ نا ڕێنیە کابرا لاندامی مەکتەبی سیاسی بووە جێگری سکرتێری گشتی بووە جێگری مام جەلال بووە وانە سەرۆکی حکوومەت بووە زۆر شتی پێ دەکرا بەس نەیکردێ پێی ناکرێت لە کوردستانی لۆ یەکڕێی بەسی وایەتی بەخۆی نایری لە بەژەوەندی گشتی بەژەوەندی گشتی کووە بەبێ بەژەوەندی حزبی ئەجو بەژەوەندی گشتیە دکتۆر بەرهەم بەڕاستی تحفەیە لە ناو کوردستاندا خۆزگە دکتۆر بەرهەممانە بابزانە ئەو دۆخە چەند دەگۆڕە سلفەی عقارە سلفەی زەواجی نەکردووە بردەکانی ئەوەدار نەکردوێتەوە توان ئەسازی نەکردووە حسابی یەکێتی خۆیان گەندەڵترین ڕئیس وزەرا بووە لە ساڵ 64 ئەو بندیوارانە لە کابینەکەی دکتۆر بەرهەمادان سبێنە کاک بەرهەم بێتە سەر حکوم ئەو هاوڵاتیانە هەر یەکەم عەردە چوە دەگری لێکزیزی سوار دەبن پایرە نەفتیان لۆدێ سیان لۆدێ بەس نایە سەگەرە تۆ لە گلیسیە لە مقامی لە سوار نەبوومە نایە پێت وایە دکتۆر بەرهەم بێ ناتوانێت گۆڕانکاری لە ژیانی خەڵکا بکە چێ کەرکووکی فرۆشتووە بپرسن چێ بوای کرد کەرکووک بدۆڕێ بپرسن چێ بوای کرد شکۆی پێشمەرگە بشکێ ئێوە بپرسن ئەوە چێ بوو دکتۆر بەرهەم هەڵوێستی هەیە پێنج ڕۆژ پێشتر لە تەلەڤیزیۆن بە ئاشکرا دەڵێ ئەوانەی کەرکووکیان هەرزا فرۆش کرد دەبێ باجەکەی بدەن و میلەت دەبێ سزایان بدە ئەنجامدەرانی 16 ئۆکتۆبەر چی لێ دەکەن؟ بە دڵنیاییەوە کەیسی 16 ئۆکتۆبەر کە کەیسێکی شکستی نەتەوەیە ئەوانەی بەرپرس بوو لێدا دەبێت دادگا بڕیاریان لەسەر بدە کاکتۆر پیاوەکی ڕۆشنبیرە باشە بەڵام پیاوەکە جورئەتی سیاسی کەمە لەگەڵ ڕێزم نوێی لەبەر ئەوەی بەڕاستی زیرەشی هەموو شت نییە جورئەت ئەساسە دکتۆر بەرهەم هەموو ئەو شکستانەی کە لە ناو یەکێتی هەیە تێدا بەشدارە باشە و ئەو دەستکەوتانەشی کە تێدا هەیە بەشدارە پێم وانێ دکتۆر بەرهەم بتوانین تعدای ئەوە بکات دەسەڵات وەربگری تعدای ئەوەی بکە ئیش بکە دکتۆر بەرهەم لە ناو حکوومەت کۆمەڵک شت کرا شتی جاک بوو باشە بۆ نمونە لە سەردەمی کابینەی دکتۆر بەرهەم 25,000 خەڵک دامەزرا باشە بەڵام لەو 25,000 10,000 بندیوار بوو ئەو دەڵێ دروشم هەڵمان بە خەڵەتێنن سەرماندووانە ئەمە دەڵێ بەبێ پارتی هیچ کەسێک ناتوانێت لە کوردستانی بیکە ئەوە جوابی قسەیش دەدەمەوە حکوومەتەکە هاو بەش بوو کاکالی مناقشێکی گەرم هەبوو ئەمڕۆ لە هەولێر لەسەر لیستەکەی ئێوە چی ئەو هەموو مناقشە چی پرسیارێکیان چ قسێک لە مشکدا چەسپی بۆ ئیش لەسەر بکەیت بەڕاستی بێئومێدی و دڵشکاوی هاوڵاتیان بینینی ئەزمموی خراپ و فاشیلی پەرلەمانتارەکانی پێشونوێنەرە لاوازەکانی کورد لە بەغدا وای لە هاوڵاتیان کرد و بێئومێد بن بێئومێدێکی گەورەیان هەبوو بەرامبەر کاندید و پەرلەمانتاران و ئەوانەی دەیانەوەی بستن نوێنەرایەتی کورد لە بەغدا بۆ گەڕانەوەی ئەم متمانەیە چی دەکەیت؟ بە دڵنیاییەوە بەو پرۆگرامی هاوپەیمانی دایڕشتووە دەمەوێت بەو ئەزمونە نێودەوڵەتی و ئەزمونە متەوازعی هەمە نوێنەرێکی ڕاستەقینەی هەموو خەڵکی کوردستان بکەم خزمەتی قەزی ڕەواکەم بکەم هەم لە بواری میزانیە هەم لە بواری مادەی 140 هەم لە بواری پرسە گرنگ و استراتیجیەکان بەرگری کارێکی ڕاستەقینەی مافەکانی خەڵکی خۆم بوو پرۆگرامی چی دەکەن ئەمڕۆژ کوتایی پێهات تا ئەو کاتەی لەگەڵ کاندیدێکی دیکەی لایەنێکی دیکە دێنەوە ناو خەڵک خواتان لەگەڵ